ئەوسا ئەرکی بانخوازان و مامۆستایان چییە بۆ بنبڕکردنی ئەم دیاردەیە کە بووەتە دەردێکی کوشندە میلەتێک لە ناوە بە مامۆستای ئاینی بانکخواز دەبێت لەگەڵ کێشەکانی کۆمەلگاکەی بژیت، نابێت لەگەڵ خەیاڵ و میثالیەتدا بژێت. ناکرێ بڵێ من ئەو کتابەی کە بۆ خەڵکی باز دەکەم ڕۆژانی جومعە گەیشتومەتە ئەم لاپەڕەیە تەواو ئەم جومعەیەی داهاتوو ئەمەم هەیە. نا، غەڵەتە، ئەمە غەڵەتە. دەبێت تۆ بزانی نەخۆشی دەوروبەرت ئەو کۆمەلگایی کە تۆی تیادا دەژی نەخۆشیەکەیان چییە، وتاری تۆ ئامۆژگاری تۆ دەرمانی ئەو دەردەبێت، باسی ئەوە بکەی. بۆیە حەقیقەتەن کەم تەرخەمی لە مامۆستایانی ئاینی نەک هەمووی لە زۆرێکی کە وتارەکانیان بە مقتەضای حاڵی خەڵک نییە. یعنی حاڵی خەڵک چی پێویستە، کێشە و مەشاکلەکانی کۆمەلگات چییە، بێن باسی ئەوە بکەن، عیلاج بۆ ئەوە دابنێن و فێریان کەن وقایە لەو توشبوون لەو نەخۆشییانەدا ئەوە ناکەن. یعنی مامۆستای وا هەیە بەداخەوە بینیومە لە ماڵەوە، ینی وەرەقە لە دوای وەرەقە ئاوە، ینی بۆ نمونە 50-60 وەرەقەی هەڵواسیوە، ئاوا بزمارێک کونی کردو هەڵی واسیەوە، یەک لە دوای یەک، وەرەقە لە دوای وەرەقە. مامۆستا ئەمەیان چی، ئەمەیان چی؟ تێمە وتارەکانی پارمە. ئەم ساڵ الحەمدوللا ماندووبوونی نییە وتار ئامادەکردن. ئەم ساڵ ماندووبوونی نییە. ڕێک حەو جومعەیە گەیشتمە کوێ وەکو ئەوەی پار وەرەقەکەم دەردێنمەوە وتارەکەم حازرە دەڵێمەوە. ئاخر فعلا ئەمە بە چای خۆم بینیم. بێگومان تۆزی چی پێکات خەڵی بێکە لای ئێوە وانە بەڵێ وتی قوڵپێکی پێدەم و تۆزێ دەستکاری دەکەم. بەداخەوە نابێەوە بکرێت، دەبێت سیر کە یعنی خەڵی بزانێ مشکلەی خەڵک چییە، ئەو لەسەر ئەوە بدوێت و بە شێوازێکی سەردەمیانە و بە سوودین شارەکە.